بەداخەوە کە وەکو دەردەکەوێت زۆرێک لە ئەو گەنجانەی کە دەستگیر کراون تەمەندیان 16 ساڵە بۆیە کاتێک کە من پەیوەندیم بە لایانی پەیوەندیدارەوە کرد کە گوایە مەسیری ئەو گەنجانە دەگاتە کوێوە کەی ئازاد دەکرێن کە ئێمە لۆدی کە سوکاریان لەسەرمانە و کە سوکاریان داوای ئەوە دەکەن کە هەواڵیان بزانن وەکەی ئازاد دەکرێن. طبعاً ئەم گەنجانەی کاتێک کە خۆپیشاندانیان ئەنجام داوە هەمووتان ئەوە دەزانن کە تەواو مافێکی ئاسایی و یاسایی خۆیانە کە گربوونەوەیان ئەنجام داوە یاخود خۆپیشاندانیان ئەنجام داوە لە چوارچێوەی یاسادا. ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەدان کاتێک خۆپیشاندان ئەنجام دەدرێ خۆپیشاندانێکی مەدەنیانە بێ ئەوەی کە هەڵبکتنە سەر هیچ دام و دەستگایەکی حکومی یاخود حیزبی. خۆشبەختانە ئەو چۆنەڵی گربوونەوە خۆپیشاندانەی ڕۆژی شەمە هیچ لێکەوتەیەکی خراپی لێ نەکەوتەوە کامە جێگەی دڵخۆشیەوە بۆیە کە مەفروزە ئاسایشیش بێتە سەرخەت و بە زووترین کات ئەو گەنجانە ئازاد بکرێ. بێگومان ئەو گەنجانەی کاتێک کە هاتوون داوای مافی خۆیان دەکەن کە بێگومان لە هەرێمی کوردستانە زۆرێک لە گەنجانی وڵاتەکەمان گەنجانی دانەمەزرا و گەنجانی خێر لە خۆنەدی و گەنجانێکی بێکار ئەو گەنجانەی کە قەیران لە دوای قەیران لە هەرێمی کوردستانە بەدی دەکەن ڕۆژ بە ڕۆژ ژیانیان سەختتر و خراپتر دەبێ. بە پێی بەدواتدا چوونەکانی ئێمە 400,000 گەنجی تەمەن 16 بۆ 24 ساڵ لە هەرێمی کوردستاندا بێکارن. هەر ئەو گەنجانە بێگومان هاتوون داوای مافی خۆیان داوای هەلی کار داوای دامەزراندن داوای چارەسەرکردنی گرفتی موچە و هەتا دوای ئەو کێشە و گرفتە یەک لە دوایەکانی کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدات داوای ئەم مافە سەرەتایانە و داوای قوتی هاوڵاتیان و مافی فەرمانبەران و هەتا دواییان کردووە بەداخەوە دەستگیر کراون.